بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا ما علمتنا يا أكرم الأكرمين. بەڕێزان و خۆشەویستان لە زنجیرەی سێزدەهەمین لە وانەکانی تەفسیری سوورەتی ئەننووڕی پڕنوور دەگەینەوە بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. لە ئاەتی لەو وانەیەدا دەچینە خزمەت ئاەتی 55 هەتا ئاەتی 60. لە ئاەتی 55 هەتا ئاەتی 60 ئەو کۆمەڵە ئاەتە پیرۆزە دەچینە خزمەتیان و باسییان دەکەین. سەرەتا تەوەری یەکەم بابەتی یەکەم کە باسیکەین لە تەفسیری ئەو چەند ئاەتە پیرۆزە پەیوەندی ئەو ئاەتانە لەگەڵ ئاەتەکانی پێشوو بەگشتی. لە چەند ئاەتەکانی پێشوو لەوانەی پێشوو خوای گەورە سوبحانەهو وەتەعالا دوای ئەوەی باسی خەڵکانێکی کرد کە ئەو خەڵکانە شوێنکەوتەی ڕاستەقینەی ئیسلام و پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم خەڵکێکی داوین پاکن، خەڵکێکی بەڕێزن، خەڵکێکی گەورن لكن خوا ولا لاي پیغمبری خوا صلى الله عليه وسلم. لا درس وانەی پێشوو خوای گەورە باسی خەڵکانی چی کرد پێچەوانەی ئەو جۆرە کەسانە ئەویش خەڵکە دووڕووەکانن ئەوانەی بە ئاسانی نەدەچوونە ژێر ئەمر و فەرمانی خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بە تایبەت لە بواری داوێنپاچی و خۆپارێزی زۆر لامل بوون، زۆر عینات بوون، حەزیان نەدەکرد بەتاوەتی ئەمر و فەرمانی خوای گەورە جێبەجێ بکەن. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا باسی حاڵی ئەو جۆرە کەسانەی کرد، بەڵام لەو چەند ئاەتەی دادێ لەوانەی ئەوڕۆ خوای گەورە چەند مژێنیەکی زۆر دڵخۆشکەر دەداتە ئێمەی ئیماندار کە عاقیبەت و دوا ڕۆژ و سەرکەوتن و هەروەها پێگیری و جێگیری تەنها لە بۆ ئینسانی ئیماندارە. ئەو کەسانێک کەوا وەکو جورج وەکو مشک کە عەزیان دائیمەن لە بنزەویە، دائیمەن لە ژێرەوە پیلان دادن لە دژی مسلمانان و ئەوانەی بێباوەڕن لە دژی مسلمانان دژمنایەتی دینی خوای گەورە دەکەن، ئەوان هەمووی ڕۆژێک دارێ پوچەڵ دەبتەوە، هەمووی لە ناو دەچی، بەڵام ئەوەی کە دەمینێتەوە دوا ڕۆژی پرسنگدار لە بۆ ئەو دینەی خوای گەورەیە سوبحانەهو وەتەعالا. عاقیبەت و دوا ڕۆژی تەواو لۆ کەسە پاکەکانە، لۆ ئەهلی تەقوایە، لۆ ئەوانن لە ژێر سێبەری سوورەتی نوور پەروەردەیەکی جوان بوون، ئەوانە بەڕاستی دوا ڕۆژی تەواون. جڵەوی حکم فەرمان داریەتی ئەو ئیسلامە و هەروەها حکمی قورئان لە ژێر دەست و دەسەڵاتی ئەو جۆرە کەسانە دێتە دەگەڕێتەوە و پەیدا دەبتەوە. بابەتی دووەم مانای وشەکان. خوای گەورە سوبحانەهو وتەعالا یەک لە وشەکان کە باسی فەرمووە لەو چەند ئاەتە وەلە یومەکینەنە واتە پێگیر و جێگیریان دەکەین، یعنی هەم پێیان لە زەوی گیر دەبی و هەروەها جێگیر دەبن لە زەوی. ئەلفاسقون دەرچوو لە فەرمان لە بەشێکی ئاین، یان دەرچوو لە بەشێکی ئاین. معجزین دەستەوەستان بێدەسەڵات. لیەستەئذینکم با مۆڵەت وەربگرن، مەلەکەت ئەیمانوکم بەندە و کەنیزەک، لەم یەبلوغوا الحلومە نەگەیشتنە قۆناغی خۆناسی هەستکردن بە وڕژاندنی نێرومێتی، یعنی لایەنی جنسیان تەواو پێ نەگەیشتیە. من الظەهیرە لە کاتی نیوەڕۆدا، ثەلاث عەوڕات لەکم سێ کاتی خۆ دەرخستن پشووە، یعنی سێ کاتە خەڵک خۆی تەنها دەکا ئیستراحەتی خۆی وەردەگری لە کاتی پشوودایە لەو سێ کاتەدا. والقواعد من النساء ئافرەتانێک کە پیرن دانیشتون یان ئەوانەی کەوا سووری مانگانەیان نەماوە، لا یەڕجونە نیکاحا حەز و ئارەزوی شوکردنیان نەماوە، غەیرە متەبەریجات خۆیان نەڕازێننەوە، یەستەعفیفنە خۆیان داپۆشن. ئێستا تەوەری سێیەم دەینە خزمەت مانا و تەفسیر و لێکدانەوەی ئاەتە پیرۆزەکان بە تێگڕایی و بەگشتی. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا لەو ئاەتە پیرۆزەدا لە ئاەتی ژمارە 55 لەو ئاەتەدا خوای گەورەترین مژدە بەڵێن دەدا بە بڕواداران بە سەرکەوتن و هەروەها بەگەڕانەوەی حکم و دەسەڵاتی خوای گەورە
بو جێردەستی مسلمانان. خوای گەورە لەو ئاەتە دەفەرموێ وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون. خواهي قولوا لو تن آية بيروزة فرمي وعد الله الذين آمنوا منكم. خواهي قولوا رولا پیغمبری خوا دکا صلی الله علیه وسلم و رولا همو ایمان داران دکا دوای اوی که خلقانی که تماشا دکی لجیر ده صلاتی کفرو لجیر ده صلاتی بیدینی خلقك همو يعني دستور و یاسای چیان پیشل کردوا حتی لمروفاتی دارن دراینا يعني اوی که دروس کراوکانی تر پی رازینین پیان عیبه پیان شتێکی کەمایەتیە لە بۆ خۆیان ئەو ئینسانە سوبحان الله گۆڕانێکی وای بەسە دادێ ڕازیە بەو شتە کەمایەتیانە بەو شتانەی کەمایەتی سوکایەتیە لە بۆ مرۆڤ لۆیە ئەوەی کە ڕێز و حورمەتی ئینسان دەپارێزی تەنها دینە دینیش بە چ بەرپا دەبی دین بە چ جێبەجێ دەبی بە حوکم لۆیە ئیمامی عوسمان دەفەرمێ ما يزغ بالقرآن ما يزغ بالسلطان ما لا يزغ بالقرآن ئەوەی بە سوڵتان و دەسەڵات جێبەجێ دەکرێ و حکم جێبەجێ دەکرێت لەسەر خەڵکی بە قورئان جێبەجێ ناکرێ معنای چییە؟ یعنی قورئان هێزێکی دەوێت لە پشتی بی قورئان کەسانێکی دەوێت دیفاعی لێ بکەن و جێگیری کەن و تطبیق بکرێ و جێبەجێ بکرێ ئەگەنە هەتا ئێوە قورئانی لۆ خەڵکی بخینە خەڵک کاری تێناکە تەنها ڕەنگە فرمێسکی بە چاودا بێتە خوارێ بەڵام تەماشا دەکەی هیچ کاریگەریەکی وەکو عملی لەسەر دروست ناکە لۆیە خوای گەورە لەو ئاەتە پیرۆزە دەفەرمێ خوای گەورە بەڵێنی داوە طبعا بەڵێنی خوای گەورە إن الله لا يخلف الميعاد خوای گەورە هەرگیز بەڵێنی خۆی دەگەیەنتە سەر و قەت نوانی خوای گەورە بەڵێنی خۆی نەگەیەنێتە سەر ئەوە بەڵێنی خوای گەورەیە وعد الله خوای گەورە وعدەی داوە بەچێ الذين آمنوا منكم بەوانەی کە بڕواداری ڕاستەقینەنە منکم تەوا لێرە وشەی منکم جێ هەروەستەیە ئایا منکم لەگە چێتی لەگەر ئێمەیتی کە خوای گەورە عالیم الغەیبە کە دەزانین ڕۆژێک دادێ مسلمانان زەلیل دەبن زەبون دەبن هیچ دەسەڵاتێکیان نامینێ هیچ پێگە و جێگەیەکیان نییە هیچ سەنگێکیان نامینێ وەکو حاڵی ئێستای مسلمانان هەرچی حکمی خوای گەورەیە پێشێل کراوە تعتیل کراوە لەو ڕۆژەدا خوای گەورە خیتاب دەکات لەگەر ئیمانداران هیممەتیان بەرز دەکاتەوە وڕێیان بەرز دەکاتەوە وعد الله خوای گەورە وعد دەدا بە هەموو ئەو ئیماندارانەی لەو جۆرە کەسانن منکم لە ئێوەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا منکم واتە ئێوەیە کە بەشەکن تەنها کەمەشی کەمن بەڵام ئەو کەمینەیە کە خەڵکێکی بە ژمارە دیاری کراون ئەوانە بەڕاستی ئیمانداری ڕاستەقینە ئەوانە شوێن کەوتەی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم بۆیە لەسەر دەستی وان دین دەگەڕێتەوە منکم ئەدی ئەگە بڵێن خیتاب لۆ پێغەمبەرە صلی الله عليه وسلم خوای گەورە خیتاب لەگەر پێغەمبەر و ئەصحابی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم کەواتە منکم خوای گەورە باز دەکە لە ئێوەی ئەی پێغەمبەری خوا لە ئێوە واروها لە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە سەرتان دەخا بەڵێنی خۆی بۆتان دەگەیەنێتە سەر وەکو چۆن لۆ پێغەمبەرانی پێشی گەیاندیە سەر لۆیە خوای گەورە دەفەرمێ لەیەستەخلیفەنەهم فی الأرض بە بێشک و گومان لامەکە تەوان لامی قەسەمە خوای گەورە سوێن دەخوا بە زات و جەلال و جەمال و گەورەی خۆی سوێن بە زاتی خۆم خوای گەورە دەفەرمێ ونونوني تأكيدا وببي قمان لا يستخلفنهم أما أو إيمان دار دل صوزا باكانا جيجيد دكين في الأرض كلمة خلاف لا يستخلفنهم معناتي خلافا خواهي يقول كاتي كباوك آدم دادن اللي سزويتي لفرمي نافرمي ما خلق الدكين لسزوي نافرمي إيما لسزوي دادن أدي دفرمي وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة خليفتيا واتكسك
بەڕێوەبەری ئەو زەویە بێتن کەسێک دڵەوی ئەو زەویە بگرێتە دەست لە دوو ڕوەوە لە ڕووی یەکەم ئاوەدانکردنەوەی بەرهەمهێنانی خزمەتکردنی پیس نەکردنی پارێزگاری ژینگەی ئەو زەویە ئەوە ئیشی یەکەمیتی ئیشی دووەم هەموو ئەو شتانە بەچ دەکرێت بە پەیامی خوای گەورە سوبحانەه وتەعالا دەبی پەیامی خوای گەورە حاکم بی ئەو زەویە ئاوەدان دەکرێتەوە ئەوجە پاک دەکرێت ئەوجە ژینگە دەپارێزرێ ئەوجە خەڵکەکی چاک لەسەر ئەو زەویە پەیا دەبێت کەواتە خیلافە ئەو کەسەیە کەوا کارێک دەگرێتە دەست لۆیە خەلیفەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای حکمی پێغەمبەر خەلیفە هات معنەتی خەلیفە لۆ نەیانگۆ مثلا نەوەی پێغەمبەر یان جێگری پێغەمبەر نائیبی پێغەمبەر وەکیلی پێغەمبەر نا پێیان دەوترە خەلیفە لعنەتی خەلیفە واتە هەمان ئەو پەیامەی کە پێغەمبەری خوا جێبەجێی کرد ئەوانیش هەمان شت جێبەجێ دەکەن تطبيق حكم خواي جورة كان سبحانه وتعالى لو يكوات خلافة خواي جورة كدفن يا داود إنا جعلناك خليفة في الأرض داود بيغمبر صلاة والسلام خواي لصربه دو صفتي هبوا هم بيغمبر بوا هم ملك بوا تاك بيغمبر بوا ملكاتي هبوا قائد جيش بوا كاتكوا وقتل داود جالوت كاتك شرك لقر جورتين طاغوتي سدمي خوي كزلهيزي أو سدم بوا جالوت داود لقري بشر دي ككابريا ظالمة كابريا كده ظلم لخلقك داود بيغمبر أو خلافة كوات خلافة ده بكسجي ده صلاة دار كسجي خمخور كسك بيتلك بطاني بيامي خواي جورا حكمي خواي جورا لصروي زوي زيبك إن ده تونتوني خواي جورا وخلافة ده جيرتوا تونتوني مسلمانان دكات خليفة وزينشين لصروي زوي كما استخلف الذين من قبلهم بهما شوي أو خلافة وزينشين يكوا لبيشتر لبو الصحابة كاني بيغمبر صلى الله عليه وسلم لدوي وفاتي بيغمبر لبو آل أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم هات دي أو أكبرين خطاب لبو إيمي أواخير أمتي بيغمبر صلى الله عليه وسلم أكبرين خطاب لو بيغمبر وأصحابي بيغمبر صلاة والسلام إخوائي لسربين من قبلهم شيئا لبيغمبران إخوا هيت بيغمبر إغنيا صلاة والسلام إخوائي لسربين كاتك أخوي لأخوائي إغلاك كنتبه خلقانك شوين كوتي أو بيغمبر بن إلا أخوائي يقول بمرام وما بس تخوي جايان دوا موسى بيغمبر كأخوائي دفرمي والعاقبة للمتقين أي موسى بيغمبر إما فرعون لنا ودبين بلام عاقبة دواروش لو شيء لبو متقين لبو إيمان دارانا لو يكاتك فرعون كوا شويني موسى دكوي لناوي ببا موسى أصحابي موسى بيغمتيانغو إنا لمدركون أي موسى أو إيمة تعاو جيران كوتنا جردتي فرعون موسى بيغمر فرمي كلا إن معي ربي سيهديني إيمة خواما لقلا بلي فرعون لناوتو بلا موسى بيغمبر خواهي رزالي كر ده صلاتي بيدا حكمي بيدا حتى أو كاتيكوا حكمي توراتي زي بذكر لنا وقومك خوي ولنا وبني إسرائيل يوسف بيغمبر كاتك دبيت زي نشيني زوي مصر كاتك كوا اجعلني على خزائن الأرض دبيت كسك كوا إدارة وأمور خرابترين قندلي سردمي خوي صار السردكا دواي أو حكم وردقني دواي أو ديني خوا دقيني دواي أو خلق دكات إيمان دار دواي أو بيامي خوا نكهر تنها نظري للروي عملية وش صار سري قندلية اقتصادية كي أو وخد دكا أو جاك لدواي أو كوا طواو بيامي خواي يقول زي بزي دكا تدلي ربي توفني مسلمة وألحقني بالصالحين خوايا طواو بيامي من قيشت بيكو تاين بيهات بخزمو كسو دوستو أحبابو داكو بابو خوشويستاني خمشاد بو موا وبيامي توم قيان استطواو ممقرين وبولاي خود توفني مسلمة وألحقني بالصالحين همو إيمان دارك وايا بيغمبراني خواه لو بيامي كاتن بيامي خواه بقينا لو ما بس كاتن قياندني بيامي خواه كاتك قياندن عند طاوان إشيا لزوي ندما داوي قرانا وين ذكر بولاي خواه يقولا سبحانه وتعالى لو كما استخلف الذين من قبلهم هاروكو تون أو همو بيغمبراني خواه أو همو بياوا صالح وتاكاني كبراتيشن كوتي بيغمبران بون هر هموان زينشين بون
جێگیر بوون لە زەوی حکمی خوای گەورەیان جێبەجێ کرد لەسەر ڕووی زەوی هەروەکو ئەسحابی پێغەمبەریش لە بۆ ئێمە بەڕاستی چاکترین جێنشین بوون لۆ گەیاندنی دینی خوای گەورە. طبعا جێنشین فەرقی هەیە ڕەنگە کابرایەک جێنشین بی بەڵام دەسەڵاتی بەو شێوەی نەبیت. زۆر جار دیتیتمان لە هەندێک سەردەم حکمی خوای گەورە بووە بەڵام دەسەڵاتێکی بێهێز بووە نەیان توانیوە تەواو حکمی خوای گەورە جێبەجێ بکەن. نا خوای گەورە دەفەرموێ بە شێوەیەک ئێوە جێنشین دەکەن لەسەر ڕووی زەوی هەر ئەوەندە نا وەلەیومەکینەنە لەهم دینەهم الذی ارتەضا لەهم و ئێمە پێگیرتان دەکەین جێگیرتان دەکەین یعنی دەتانکەینە خاوەنی پێگا جێگا خەڵک سامتان هەبی لەسەر خەڵکی بتان دەسەڵاتتان بڕوە کەلیمەی تەمکین معنای چییە؟ یعنی دەست ڕۆیشتن دەسەڵاتت هەبیتن دیفاع لە خەڵکی بکەیت دیفاع لە هاوڵاتی خۆت بکەیت بتانی پەیامی خوای گەورە بە چاکترین شێوە جێبەجێ بکەیت. وەلەیومەکینەنە لەهم واتە ئێمە بۆیان جێگیر دەکەین پێگیریان دەکەن لە زەوی چیان لە بۆ جێگیر دەکەین دینەهم الذی ارتەضا لەهم ئەو دینەی کەوا ئێمە پێی ڕازین خوای گەورە دەفەرمێ کە دینی ئیسلامە وەڕەضیت لەکم الئیسلامە دینە ئەو دینەی کە ئیسلامە کە خوای گەورە دەفەرمێ خۆم پێی ڕازیم لە بۆیان جێگیر دەکەین. معنای چییە؟ وەلەیومەکینەواتە حکمی دینی خوای گەورە حکمی قورئان بە تەواوەتی بە تێگڕایی جێبەجێ دەکرێتن بەبێ ئەوەی یەک ئاەت پێشێل بکرێت هەمووی بە تەواوەتی جێبەجێ دەکرێتن. اینجا وەلەیوبەدیلەنەهم من بعد خوفهم ئەمنا خوای گەورە دەفەرمێ سوبحانه وتعالى هەر ئەوەندەش نا دوای ئێوە دەبنە جێنشینی زەوی پێگە و جێگەتان دەبی لەسەر ڕووی زەوی دەست و دەسەڵاتتان بەسەر هەمووی ڕووی زەویدا دەڕوا دوای ئەوە وەلەیوبەدیلەنەهم ئەوەش نییە هیچ ترسێکتان هەبی ئەو ترسی فرانە وڵاتی زلهێسەیە ڕۆژێک لە ڕۆژان بەسەرمان دابدە نا هیچێک لەو ترسانە نامینێ. خوای گەورە دەفەرمێ سوێن بە ذاتی خۆم بە تەئکید وەلەیوبەدیلەنەهم لە بۆتان دەگۆڕم یعنی دیارە ئەو ئیماندارانە لە ماوەیەک لە ترسێکی زۆر دابوونە وەکو حاڵی ئێستای مسلمانان دائیمەن هەمیشە بەردەوام ترسیان لەسەر بووە ترسی ناوخۆی ترسی دەرەکی دوور ترسی وڵاتە زلهێزەکان خوای گەورە دەفەرمێ هەموو ئەو ترسانە وەلەیوبەدیلەنەهم دەیگۆڕم بەچی من بعد خوفهم دوای ئەو هەموو ترسەی کە لە ناو دڵیاندایە بەچی دەگۆڕین ئەمنا بە دڵنیایی بە ئاسوودەیی بەوەی کەوا لە هیچ کەسێک ناترسێن جگە لە خوای گەورە نەبی سبحانه وتعالى. بەڵام کەینی ئەو وعدەی خوای گەورە دێتە جێ خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ یعبدوننی تەنها ئێوە من بپەرستن تەماشاکە ئەو خاڵە چەند مهمە یعبدوننی معنی چی یعبدوننی یعنی تەنها عیبادەتی من بکەن. باشە عیبادەت چییە؟ عیبادەت شەیخ الئیسلام ئیبن تەیمیە تعریفی دەکا دەفەرمێ کەلیمەی وشەی عیبادە كلمة جامعة وشيء جيرة لكل ما يحبه الله ويرضاه بو همو أوشتاني كخوا بي خوشة وبي رازية كواتا عبادتنا تارك عن وجنية عبادت أوني صالة زار مانقك بروج بي تواو نا عبادت دبي سرتا باجيانت بقر تواو لو كاتي من ضال دايق دبي ديتا حياة حتى أو كاتي أسبر دي خاك دكريتن همو عبادتها أو دايك وباوك كأوي لسري بيويستا لباشر أو من ذلك بلوغي دبيتن لباشر أجا كتو كرة أو التزامات الشرع أو هم عبادته أو عبادة أبو نوع عبادتي خوابك خواي يقول دفرمي يعبدونني عبادتي تواو وخواي قورياي متكلم لبوزاتي بيروز خوي داتا بال كلمة يعبدونني معنيتها يعني تنها من ببرستن شركة وادك إنسان ضعيف ولا وازبي شركة وادك إنسان لديني الراس تقيني خوال لابدا شركة وادك إنسان بطاوتي خوينا ناسي قدر قيمة دانين لو بيامي خوا لويا أوي كوا دبيته هوي بجي قياندني أو بيامي خواي قورا دي بجي قراني أو خلافيا تنها يكشتا يعبدونني تنها أمن ببرستن بلان بتيقراي برستن والشيء عبادة بهم معناها كان لا يشركون بي شيئا بهي الشيويك شريك لبو من بالرياضة لهر شوية نشي قرآن
خوای گەورە باسی شرکی کردبی إلا کەلیمەی شەیئەنی تێدایە، یعنی بەقەدرای تۆسقالک بەقەدرای یەک مسقالە زەڕەش نابی شرک لۆ خوای گەورە بڕیار بدرێ. ئەگەر ئێوە واتان کرد بەڕاستی خوای گەورەش بەڵێنی خۆی لە بۆتان دێنێتە جێ. وەمەن کەفەڕە هەر کەسێک بێباوەڕ بی، کەفەڕە هەر کەسێک بێباوەڕ بی بەو بەڵێنەی خوا، هەر کەسێک بێباوەڕ بی بەو وعدەی کە خوا داینایە کە دەفەرمێت تەنها من بپەرستن، بەڵام ئەو لابدە لەو پەرستنەی خوا کوفر بکە لە جیاتەوەی کە تەنها عیبادەتی خوا بکە، فەئولائیکە هم الفاسقون، بەڕاستی ئەوانە دەرچوونە لە ڕاستە شەقامی ئیسلام کەوا ئەو ڕاستە شەقامی کە خوای گەورە دەفەرموێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه، لەو ڕاستە شەقامە لایەن داوە لە عیبادەتی ڕاستەقینەی خوای گەورە لایەن داوە، لۆیە بە فاسق و دەرچوو لە ئیسلامی ڕاست و دروست هەژمار دەکرێت. اینجا خوای گەورە دەفەرمێ ئەو عیبادەتی خوای گەورە چۆنە، چۆن ئێمە عیبادەتی خوا بکەین خۆمان بە دوور بگەین لە شرک. یەکەمیشت خوای گەورە دەفەرمێ لە ئاەتی دواتر وأقیموا الصلاة وآتوا الزكاة وأطيعوا الرسول لعلكم ترحمون. ئەگەر دینداری ڕاستەقینەتان دەوێ، دینداری تەواو لەوەیدا یەکەم وأقیموا الصلاة خاڵی یەکەم، دوای ئەوەی کە دەرەی بەڕاستی ئەمن دیندار و عیبادەتی خوای گەورە دەکەم، شەریک لۆ خوا بڕیار نادەم، دەبی نوێژ خوێنێکی زۆر چاک و تەواو بی لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا. ئەو کەسەی نوێژ خوێنی تەواوە بە تەواسی لە معنەی نوێژ بکە بگاتن بەڕاستی موحیدی ڕاستەقینەی خوای گەورەیە. لۆ کاتێک کە دەرێ الله ئەکبەر، ئەو الله ئەکبەڕی کە کلیلی چوونە ناو نێژە غەیری خوای گەورە هەموو پێ بچووکە. کاتێک کە سوڕەتی فاتحە دەخوێنی لەگەڵی تێکەڵ بە رب العالمینت هەیەتوو، کەواتە چۆن ڕازی دەبی بە پەرستی غەیری خوای گەورە، چۆن پەنا دەبێ غەیری خوای گەورە. خوایە کە تێ الرەحمان الرەحیمە، چیت کە لە خوای گەورە بەڕەحمترە، مالکی یەوم الدین، دنیا و قیامەتت لەژێر دەسەڵات و فەرمانی خوای گەورەیە. چۆن ڕوو دەکەی غەیری خوا، کاتێک ڕکوع دەبەی لە بۆ خوا، سەجدە دەبەی لە بۆ خوا، چۆن ئامادەی خۆت زەلیل و سووک و ڕسوا بکەی لە بۆ غەیری خوای گەورە، ئەوەی کە خوا ڕێی پێ نەدایە. لۆیە نوێژ کلیل و سەرچاوی هەموو عیبادەتێکە. بەڕاستی ئەگەر کەسێک نوێژی ڕاستەقینە لۆ خوا بکە موحیدی ڕاستەقینەیە. نوێژ سەرچاوی هەموو عیبادەتەکانە سوبحان الله. و ئاتوا الزەکا، و لە دواییدا زەکاتی ماڵی خۆتان بدەن لەو ماڵی خوا بە ئێوەی بەخشیە بیدەن. ئەگەر کەسێک بەڕاستی ماڵ کە خۆشەویستە کە ڕەجگەچی لە ناو دڵدایە دەستی لە بەرچی خۆی ڕاگرت و لە پێناوی خوا هاوکاری خەڵکی عەبد و بەندەکانی خوای گەورەی کرد، بەڕاستی ئەوەش نیشانەی ئیمانداری تەواوی ئینسانە. ئەوەش هۆکارێکە لەوەی کە خوای گەورە بەڵێنی خۆی جێبەجێ بکە، وەکو سەحابەکانی پێغەمبەر بە ماڵیان بە هەموو شتێکی خۆشەویست و گرانبەهای خۆیان پێشکەشی دینی خوای گەورە کرد. بۆیە خوای گەورە ئەو وعدەی خۆی لە بۆوان بەجێگەیان کە جێنشینبوونیان بوو لەسەر ڕووی زەوی. وأطيعوا الرسول، وجێڕایەلی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. وأطيعوا الرسول، ئەها لێرە خوای گەورە باسی ئیطاعی خوای گەورە ناکە. لۆ وأطيعوا الرسول کامرە نوێژە دەکا موحیدە، بەڵام ئەوەی کە دەمینێ هەتا چەند ئەتو پابەندی بە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. زۆر کەسەیە سنەتی دەکەن، زۆر شتێکی بەسیتە، کورە دەرێ سنەتە، سنەتی عنمەیکە، یعنی شتێکی بەسیتە. کاکە سنەت زۆر گەورەیە، یعنی دەزانی خوای گەورە لە ئاەتێک هەڕەشە دەکا لۆ ئەوانەی دەستبەرداری هەندێک لە سنەتەکانی پێغەمبەر دەبن صلی الله عليه وسلم. فليحذر الذين يخالفون عن أمره، با زۆر هشیار و وشیار و ئاگادار بن ئەوانەی یخالیفون عن ئەمری، مخالفەی ئەمری پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. سنەت ئینسان ئەگەر نەیکرد لەبە هۆکارێک نەک بە چاوەکی سوک سەیری بکەی، ئەوە فەرقی هەیە، مەجالم نییە، پێم ناکرێ، ئیشەکەم کەتە پێشی. بەڵام سنەتە وەکو شتێکی بە چاوەکی سوک سەیری بکەی، ئەوە زۆر خەتەرە، ئەوە یخالیفون عن ئەمری. یان وەڵا کاکە ئەوە سنەتە ئێستا شتیکە هاتە جێ ونیا فرانە حەدیث بە عەقلی ما ناستە عەقلم وەری ناگرم، ناگونجێ لەگە سەردەمی ئێستا. وەڵڵا جەگە لەگە سەردەمی ئێستا بڕۆی ئەوەی شتی خراپ و بۆگەن و شتی زۆر ناڕێکە دەی بەدوو ئەو شتانە بکەی واز لە سنەتی پێغەمبەر بینی. نا عەقل نابێ حاکم بی لەسەر شەرع،
شرع عاكمة لسر عقل تنهاش تكن جوانتر وباشتر وتساكتر دكا باشترش تكن دبينيتر لويا خواي يقول فرموي وأطيعوا الرسول جيرالي بيغمبري خوابن صلى الله عليه وسلم أجر إيوة أو شتانتان زي بزيكت نيجا كانت بطاوتك وزكاة مالي خواي يقول تاندا وجيرالي طواوي بيغمبري خوابون لعلكم ترحمون ببيشكو قمان خواي يقول دفل إيما رحم بإيوة دكينو إيوة دبنا خلقتي وا كخواي يقول سوز وبزي خوي بيتان بيتوا جيني شينيكي خوي بيوتان دي بزيبكا ودستبر بكا ولا روجي قيامة مأجور بن برامبر أو هولوكو الشيكوا ديكن لا آتي دوات الخواي يقول دفرمي لا تحسبن الذين كفروا معجزين في الأرض ومأواهم النار ولبئس المصير دفرمي لا تحسبن الذين كفروا واتي مجن لا تحسبن أن يحسب مكان واقمان مبن خداي قول سبحانه وتعالى دستوستانا لا تحسبن الذين كفروا معجزين في الأرض خواي قول بيد صلاة بي برامبر بچه اوانيك كافروا كافروا بباورن يعني واقمان مبن بباورن خدا لزويدا لدس خدا رابكنو خويان رزقار بكن لا سزاي خواي قول سبحانه وتعالى يعني اواني بربستن برامبر بحكم خوا اواني دجاتي بيامي خوا دكن كافروا بباورن بهيش شيء واقمان نبنون تي نقد اي ايمان داران اوان اوها ان لبود استسري روجك دادي دكون جيد صلاتي حكمي خوا وكو تسون خلشي مكة كاتي خوي كتنا جيد صلاتي بيغنبري خوا صلى الله عليه وسلم تسون لجيد صلاتي خلافي اسلام لسدمي امام بكر وعمر وعثمان او هم بانتاية فتح كرا روجك دادي دا صلاتي اسلام زال دبي بسر همو او خلق بباورا خواهي قول دستوستانية نخير هرجيز خواهي قول سبحانه وتعالى إلا روجك دي سزاي أو بباوران الدا لا تحسبن الذين كفروا واتي مقن أو بباورانا معجزين في الأرض لدى صلاتي خواهي قول الرزقاري عن دبي والله أقل دنياج لا أو برهيز ودا صلاة دابن روجك دادي دمرن روجك دادي دا قرين وجير أمرو فرماني خواهي قول سزاي عند دا لنا وقبرو للروجي دوائي با سوكترينو سزا والرسوا دكرينو دتسننا ودوز اخوا بنامم دا ومأواهم النار شويني وان عاقبتي وان اجري دوزخا ولا بئس المصير وخرابتين دوا روجو تارا نوسي وان تارا نوس او اجري دوزخي اخوا بنامم دا لدنيا سر شورده بزليلي بزبوني بخرابي دمن للروجي قيامتش دوزخ تاوروان يان دبي دوای ئەوەی کە خوای گەورە باسی حکم و فەرمانەکانی خۆی کرد جارێ یشتر خوای گەورە دێتەوە باسی چمان لۆ دەکا دێتەوە ناو ماڵی موسڵمان یعنی پەروەردەی ئینسانی موسڵمان تەنمیمە ئەو حکم و دەسەڵاتداریەتێ لە دەستی چێ دەگەڕێتەوە تاچی موسڵمان و باوەڕداری پەروەردەکراوی جوان و ڕێک و پێک یەکەم جار پەروەردەی ناو ماڵ لە ناو ماڵ ئەتووسەن حکمی خوا جێبەجێ دەکەی ئەگەر ماڵەکان هەمووی صالح بون مصلح بون ريكو بيك بو او كوملقيش هم يتساق دبي اما مشكلة او رمال لنا ومالكانا كابرة ديندارة خواناسة ريشة شي برداي توا بين فرزة لمزقفتها بلام اقاي لنا ومالو من ضالين كسكا خوي زودر بدين تيدقا عفرتكا بخوي تعو خوي دا بوشتيا بلام كتكاني هم يغروتو قوتا يعني براستي اوتي نقيشني لدين لو يا اخواي يقول تزارج كديتو ناو مال وبرورده كدني ناو مال دبي لناو مال خلق اتكيتي هبي دبي آدابي هبي دبي بالشوازة شي جوان هلسو كود بكا يعني لو يا اخواي يقول دفن بي يا ايها الذين امنوا اي او كساني كباوردانا ليستأذنكم الذين ملكت ايمانكم يعني تون انسان لو دنيا بانتاي سرزوي كاتك دي ودتي ودقري بيويستي ببرنامج هي بيويستي ببيامك هي بيويستي بوي هي بشيوازك جيان باتسر بريكو بيتشي ترتيبي هبي برنامج هبي نبي حد كيف خوي لو دنيا دا بصورة توا لنا ومالي جوايا دبي برنامج هبي دبي نظام هبي دبي يعني ريكو بيتشي هبي لنا او مالا دبي نظامك وسيستمك هبيتن او خلقا
ڕێز لە یەکتر بگرن لۆیە خوای گرتنی لیەستەئذینکم با مۆڵەت وەربگرن چێ الذینە مەلەکەت ئەیمانوکم ئەو عەبد و جاریانەی کە بێگانن لەگەڵ ئێوەدا دەژین بەشەکل لەگەڵ لە ماڵی ئێوە عەبدەکە گەنجێکی جوان و جاعیرە لەگەر عەبدی تووە لەگەرت دەژی لە ماڵ پێویستە ئەتو مافی بدەیت یان کەنیزەکە کە جاریەکە لەگەڵت لە ناو ماڵەکەتدایە کە کاتی خۆی هەبووە ئەوانە کاتێک لە ماڵت دانا کاتێک لە غورفەک دێنە غورفەک کاتێک لە حوشەکەی غورفەی بەتەنیان هەیە لە ماڵی دێنە ناو ماڵ لیەستەئذینکم با مۆڵەتتان لێ وەربگرن نابی بەبێ مۆڵەت هاتو چۆ بکەن چیت کەش مۆڵەت پێویستە وەربگری والذینە ئەو منداڵانەی خۆتان چێ ئەوانەی کەوا لەم یەبلوغ الحلم کە هێشتا تەمەنی خۆناسینیان لۆ بە دروست نەبووە مەقسەدی پێچەیە ئەو منداڵانەی کەوا لە تەمەنی خوارد 15 ساڵیدا ئەوانە نەگەیشتە تەمەنی بلوغ یعنی بلوغی نەبووە طبعا ئینسان بلوغ بریتە لەوەی کەوا لە کوردەواری خۆمان پێدێن خۆناسین یعنی گەنجە منداڵێک گەورە دەبی وردە وردە کە تەمەنی دەگاتە 14 15 16 لەو تەمەنە خۆی دەناسی معنەتی خۆی دەناسی یعنی لە ڕووی مادی و معنەوی ئەندامی زاوزەی پێدەگا ئەندامی زاوزەی پێدەگا حەز و ئارەزووی لە بۆ دروست دەبی مەیلی جنسی لە بۆ دروست دەبی ئەندامەکانی جنسی لە بۆی گەشە و نما دەکا چ کچبی چ کوڕبیتن هەردووچیان پێکەوە ئەوانە هێشتان نەگەیشتنە تەمەنی بلوغ نەگەیشتنە ئەو تەمەنی بەڵام حەز بە شت دەکەن مەسەلەن لۆ نمونە ئەتوو منداڵە کە تێ منداڵەکە عمری 5 ساڵە عمری 7 ساڵە عمری 12 ساڵە بلوغی نەبووە بەڵام ئەگە داک و بابی بە شێوازێک دیت منداڵ طەبیعەتێکی هەیە حەزی لە چاولێکردنەوەیە یعنی بزانە زۆر جار تەماشاکەی داک و بابی خۆی دەبینی دوێژە دەکات ئەویش هەمان حەرەکات دووبارە دەکاتەوە جاروێ ئەو منداڵە عمری 3 ساڵە 4 ساڵە قسەکە نازانی لۆیە منداڵ حەزی لە تەقلیدە کەواتە دایک و باوکە لە ژووری خۆیانن جاروەیە بێکۆ دانیشتن هەندە قسەی دەکەن جاروێ جلکەشی تایبەتی خۆیان لەبەرە جاریوێ لە حالەتێکی وایە حەزیان لێ نییە نەگونجاوە غەی حتا منداڵی خۆشیان بەو شێوەی ئەو داک و بابە ببینن لۆیە دەبی ئەو منداڵە کە دەستە ژووری دایک و باوک ئیزن بخوازی ئەوانش لەسەریان پێویستە ئیزن بخوازن چۆن ئەو منداڵە فێر دەکرێت دەبی دایک و باوکە فێریان بکە ڕۆڵە ژیان لەو ژوورەی ناتی ئەو ژوورەی بەبێ ئیزن ژووری دایک و باوک ژووری خوشکەکان هەمووی بەیەکتر دەبی بەو شێوەیە ئیزن لێکتر وەربگرن والذین لم یبلغ الحلم منکم کە بەشێکن لەو عائیلە کەینێ 3 مرات لە 3 کاتدا لە 3 جاران یعنی 3 کات لێرە مەڕات مەقسەدی جارە یعنی لە 3 شوێن لە 3 کاتدا دەبی ئیزن بخوازرێ طبعا لە هەموو کاتێک پێویستە بەڵام لەو 3 کاتە تەئکید کرا لە قورئان ئەو 3 کاتەکەینەیە من قبل صلاة الفجر لە پێشی نوێژی بەیانی یعنی کەواتە لێرە کە دەفەرمێ پێشی نوێژی بەیانی لە ئێوارێک کە ئینسان دەستە سەر جێی هەتا پێشی نوێژی بەیانی ئەو کاتە غورفەی دایک و باوک هێلی سوورە نابی منداڵ بەبێ مۆڵەت بستەژۆرێ بزانە ئەوە پێشی نوێژی بەیانی لەو کاتەدا ئەوە کاتی یەکەم کاتی دووەم وحینە تەضعونە ثیابەکم من الظهیرە لە دوای نوێژی نیوڕانێ عادە دوای دنیا گەرمە خەڵک پێویستی بە ئیسراعەتە لە پێش هاتنی ئیسلامیش و لە سەدەمی پێغەمبەریش صلی الله عليه وسلم قەیلولە هەبوو قەیلولە پێشی نوێژی نیوڕانێ یان لە دوای نیوڕانێ کاتی ئیسراعەت کابرا دادنانی دەخوال لەگە ماڵ و منداڵ دادەنیشت ئیسراعەتەشی دەکرد لە دوایەوەی کە لە ئیش و کار دەگەڕایەوە ئەو ئافتە لە سبەینی خەریکی ئیش و کاری ناوماڵە پێویستی بە پشووەکە ژن و پیاوەکە پێکۆ دەستنە غورفەی خۆیان لەو کاتەدا من الظهیرە لە کاتی نیوەڕۆ کە دنیا زۆر گەرمە دیسان کە کاتی حینە تەضعونە ثیابەکم دلچی دەرەی ئاسایی خۆت لەبەر کردەوە قات و پانتۆڕە و کورتە و شەروارە و ئاتەم بەجلێکی ناوماری احتیاری نۆرمال ئینسان دەستە ژوورەکەی خۆی و من بعد صلاة العشاء کاتی سێم لە دوای نوێژی عیشایێ طبعا یەک لەو شتانەی کە پێغەمبەری سەحابەکان دەفەرمون یەک لەو شتانی مەکروه بوو لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم چ بوو الكلام بعد العشاء
قسە کردن و مەزیز گەرمکردن لە دوای نوێژی عیشایە، یعنی لە دوای نوێژی عیشاییە کەوسەر خەڵک دەنووس، لێ خەڵک تێرخەودە و خەڵک مێشتی ساڵ، خەڵک ئەو هەموو نەخۆشی و بارگراوندە زەحمەتی و قورسی نەدەکەتە سەر مێشتی، خەڵک ئیسراعەتی دەکەت تا سبەی دەدەنووس، خەڵک ئەهلی شەو نوێژ بوو کابرا ئێستا سەعات 7 بنوی هەتا سەعات 12 5 سەعات دەکەن، لە سەعات 12 لێ ئەوان هەتا نوێژی سبەی و نوێژیان کردیا 5 سەعات ئەتوو نوێژێ بکە بزانە چەند سوی قورئان دەخوێنی. بەڵام ئێمە ئەو شتانەمە پێ عەجایبە، ئەوانە کوێ پێیان کرایە لەبەرەوەی ئەوانە بەڕاستی حەقی بەدەنی خۆیان دەدا، حەقی خواشیان پێدەدرا. لۆیە ومن بعد صلاة العشاء لە دوای نوێژی عیشایێ ئەوەش یەک لەو کاتانەیە کە نابی منداڵ بچی، بەڵام عورف ئێستا گۆڕایە، ئێستا خەڵک عاتن سەردان و سەفەری هەموو کردە پاشی نوێژی عیشایێ بە عورف گۆڕایە. لۆیە ئێستا لە دوای سەعاتدا لە دوای سەعات 11 لە دوای سەعات 12 کە داک و باب دەستە ژوورێ نابی منداڵ بەبێ ئیزن و مۆڵەت خواستن بستنە ئەو ژوورانە. خوای گەورە دەفەرمێ بۆ ئەو سێ کاتەمان دانایە 3 عورات لەکم. کەلیمەی عورە لە زمانی عەرەبی معنای چییە؟ یعنی شتێک ئینسان شەرمی لێ بکاتەوە، شتێک مای شەرم بیتن، یعنی ئەو کەسە ئەگەر بەو شێوەیە ببیندرێ مای شەرمە. 3 عورات لەکم، ئەو سێ کاتە سێ کاتی وایە کە ئینسان وەکو برەی داپۆشەرە. کەلیمەی عورە دەتانی بە معنای چ شتێ؟ ئەو شتێ عورەتی ئینسان دادەپۆشی، یعنی ئەو سێ کاتە لەو سێ کاتدا ئینسان ماندیبوون و هیلاکەتی و پێویستی بە پشووە، کەواتە وەکو پۆشاکەکە داد دەپۆشی بە ئیسراعەت و ئارامی لە خۆت پار دەوێت، کەواتە نابی کەسێک بێ هەراسادت کە لەو کاتێک کات و لە غورفەی خۆت نووستی. خوای گەورە دەفەرمێ لەیسە عەلەیکم ولا عەلەیهم جوناح بعدهن. لەیسە عەلەیکم لە بۆ ئێوەی دایک و باوک، ولا عەلەیهم ولا بۆ منداڵەکانتان ولا بۆ عەبد و جاریەکانتان هیچ گوناح و تاوانێک نییە بعدهن لە دوای ئەو سێ کاتە بسنەکن یەکتر و تێکەڵی یەکتر بوون و بەیەکەوە دابدیشن. طوافون عەلەیکم بعضکم عەلا بعض، چ شتێک گوناح نییە لەسەرتان. طوافون داکوە بستە غورفەی منداڵی، منداڵ بستە غورفەی داک و بابی، ئەو تێکەڵ بن بنەو ماڵیدا دروستە، هیچ کێشەیەکی تێدا نیە و گوناحی تێدا نیە، تێکەڵ بن. لۆ خوای گەورە دەفەرمێ طوافون بعضکم عەلا بعض، نابی داک و باب گۆشەگیر بی، هیچ ئاگەی لە منداڵی خۆی نەبیتن، یان بەردەوام منداڵ لە غورفەیەکی بی کە بەداخۆی ئێستا زۆر جار تەبەشارەکەی نەو عائیلەکان وەی لە هاتیە، داک و باب جاروی لە 24 سەعات 2 سەعات منداڵی خۆی نابینی، منداڵ داک و بابی خۆی نابینی، لەسەر یەک سفرە کۆ نابنەوە، هەنی یەکە پەرت و بڵاوە، ئەوە وا دەکە عائیلەکی شپرزا پەیدابی. لۆیە بەڵێ پێویستە داک و باب منداڵ هەموو ئەو خوشک و برایانە لەگەیەکتە تێکەری یەکتر بن، هەتا کولتور، هەتا فێری قسەکردن، فێری کولتور، فێری ئاداب، فێری قسە بن، فێری مەجلیس بن. ئێستا بەداخەوە هەمووی دانیشتێ و ئەتاریەشی لە دەستە و چرت و چرت و چرت و چرت بابەکە لە هەموو خراتر بیجاروێ، کەس ئاگەی لە کەس نییە. والله منداڵ هەیە ئێستا عمری بوویتە 500 دەر قسەی نازانی، لۆ کەس نییە قسەی لەگە بکە. مندار پێشە عمری 2 سال 3 سال بوو دەرگۆ تەقاوەسووە، هەر لە قسە نەدەکەت. ئێستا منداڵ هەمووی تووشی کە ئابە بووە، منداڵ هەمووی فێ زمانی لێ تێکچووە، فێری زمانی کۆری و هیندی و سینی بووە، لۆ لە ڕێی پۆبجی و لە ڕۆی نازانم چی و ئینگلیزی فولە و کوردیشی وێرانە. لۆیە دەبی بەڕاستی خوای گەورە فێرمان دەکا ئینسان کورە منداڵەکەت ئەگەر بەو نەوعەبی ئەخسبینێ چ چاوەڕووی ئەوەی دەکەی، چاوەڕوانی ئەوەی دەکەی منداڵەکەت بەخێوتکە کا پەروەردەی منداڵەکەت ئەخسبین تێت هەرەدا سبینی ڕێزت ناگری. زۆر کەس تەماشاکی داکە وەڵام منداڵەکەم ڕێزم لێ ناگری، ئاگای لێم نییە، کورە کاکە تو ئاگەل لێ نەبووە، تۆرە پەروەردەی جوانی بکە لەژێر سەیبەری قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، بزانە کولۆ دەفتە چەتر لە دنیا و لە قیامەت ئیستیفادەی لێ دەکەی. كذلك يبين الله لكم الآيات، بەو شێوەی خوای گەورە ئاەتەکانی خۆیتان لەبۆ ڕوون دەکاتەوە. والله علیم حەکیم، هەر خوای گەورە زانایە، هەر خوای گەورە دانایە بە ئیش و کارەکانی خۆی. تاوان ئەو ئاەتە یەکێکە لەو ئاەتانەی دەتان برێن خەریتەی ماڵی موسڵمانمان لە بۆ دیاری دەکات. خەریتەی ماڵی موسڵمان دەبی کوبی، دەبی غورفەی داک و باف هەبی، دەبی غورفەی کچ و کوڕەکان هەبی، حتا عەبد و جاریە و کەسێک خزمەتکارە لە ماڵێ نابی بێ تێکەڵی ماڵەکەت بی. لۆیە خوای گەورە کە دەفەرمێ باسی عەبد و جاری بە تەنێ کرد کە ئەوانە بیانین،
ئەوانە دروستنی خزمەتکارەکەت بێ بەردەم ئیلا لە کاتی پێویستێ ئیشەکە لۆ بکە ئەگەنە شوێن تایبەتی خۆی بێ ئەگەنا گەندێکی جاعیل لە ماری خزمەتکارە بێ تێکەر بێ تر لێ دەکە یان لەگە کتل لەگە کوڕ لەگە خێزانت تووشی خیانەت و کردداری خراپ دەبی یان کەسێک دێ کچەکی جاعیل دەیتە ماڵی لەو خزمەت ئەخت دەبی حدودەکەبی سنوورەکەبیتن تێکر و پێکەریەکی تەواو نەبیتن لە دواییدا خوای گەورە دەفەرمێ والقواعد من النساء اللاتي لا يرجون نكاحا دەفەرمێ ئەو ئافرەتانەی والقواعد طبعا قواعد جەمع مفردەکەی قاعیدا واتە ئەو ئافرەتانەی کەوتون ئەوجا وەکو ئافرەت پیرێژنانەی کەوا پەککەوتەنە کەوتونە ناو عمرێکی زۆر یان والقواعد ئەو ئافرەتانەی کەوا تەواو لە سووری مانگانە چوینەوە یعنی ئافرەتەکە تەمەنی گەیشتە 45-50 ساڵ هیچی کە سووری مانگانە نابینی یعنی لە مەسائیلی جنسی شتووە تەواو سار بوویتەوە پیر بووە ئەختیار بووە توانە و تااقەتی هیچ شتێکی نمایە ئەو ئافرەتانە اللاتی لا يرجون نكاحا تەماعی ئەوەیان نمایە جارێک کە شوو بکەنەوە و کە مێردی نمایە یا مەسەڵەن کە مێردی ئەوەیە یعنی لا يرجون نكاحا ئومێدی ئەوەیان نییە جارێشتر ئەگەر مێردی نەمینێ شوو بکاتەوە ئەو جارێ ئافرەتەکە قەیرەیە مێردی نەکردیە کە مێردی نەکردێ ماوەتە عمری دەبتە 56 ساڵ ئەوە هیچ پەیوەندی بە مەسائیلی ژنایەتی نامینێتن لەبەری لە سووری مانگان لەدەستەوە حەز و ئارەزووی مێینەی کەم دەبیتن یان تەمەشاکەی ئافرەتەکە بێوەژنە یان ئافرەتەکە پیاوی هەیە بەڵام گەیشتە تەمەنێکی ئەو تۆ کەوا هیچ حەز و ئارەزووی جنسی نمایە تەواو لێ چوویتەوە منداڵی نابی ڕەحمی هیشک بووە و هەروەها هەموو شتێکی لە کار کەوتووە ئەو ئافرەتانە فليس عليهن جناح لەبۆ ئەو جۆرە ئافرەتە پیرێژنە ئەختیارانە گوناحیان لەسەر نییە أن يضعن ثيابهن غير متبرجات بزينة معناته غير أن يضعن ثيابهن واتە مەقسەدی پێ ئەوەیە ئەو ئافرەتە پیرە ئەختیارە کە عمری گەیشتە 6 ساڵ 70 ساڵ 50 ساڵ جێیتە معنمایە هەموو دەموسایبیتە لۆچ و یعنی بەخودنا بەخۆی حەز و ئارەزوویە نەقڕک تەماعی تێدەکاتن ئەگەر هەندێک کە دەرێ ئەن يضعن ثيابهن یعنی هەندێک بە تەواوەتی حیجابی کامل نەکا مثلا پیرێژنەکە تا ئێرێ قۆدی دیار دەبیتن جارێ ملی ئەوەندەی دیار دەبیتن مثلا هەندێک پرچی بسک و مسچی دەکەوتە دەرێ مەسەلات وەکو ئەو پیرێژنە ئەختیارانی کە هەیە ئەوانە ئەگەر هەندێک جلچیان بە دەرکەت لاشەیان بە دەرکەت تەواو جلکەکانیان دای نەپۆشی بەڵام بە مردێک غەیڕە متەبەرریجات بزینە نابی ئەو پیرێژنە ئەختیارە سۆرا و سپیا و بکات و وانە تەنورە و قەمیسی لەبەر بکات و سینجی ئەوەندە بە دەربێخی نا وەکو عرف و عادەت ئەو پیرێژنە زۆر جاروێ لە خۆی بێزارە ئەختیارە تااقەتی نییە ئەوەندە گرنگی ناتانی بەخۆی بدا لۆیان دەبینێت تەمەشارێکە قۆری ئەوەندەی بەدەرە یا مەسەرەن قیچەک خۆی هەردەکە هەتا تۆچی ئەوانە لە بۆ ئیشە کارێک جاروێیە تەمەشارێکی زۆر دەکەوتە سەرجێ پیرێژنێکی ئەختیارە ناکرێت دلکەچی وا لەبەر کە ڕەنگە مەکسێکی لەبەر دەکە بەڵام مەکسێکی قۆری کورتە لە بۆ خزمەتکردنەکەی ڕەنگە ئاسانتر و باشتربی ئەوانە ئەگەر تەبەڕوجی تێدا نەبی خۆڕازانەوەی تێدا نەبی دروستە لە بۆوان دلکەچی وەها لەبەر کە حیجابی کامل نەبی مەقسەدی وأن يستعففن خير لهن بەڵام ئەو پیرێژنە ئەختیارە ڕاستە پیرێژنێکی ئەختیارە هیچ مەسائلێکی جنسی تێدا نیە بەڵام وەکو عیبادەت چکە حیجاب هەر ئەوە نیشتەکی دنیایی بی نا عیبادەتە وەکو عیبادەت بە تەواوەتی خۆی داپۆشی خۆی بپارێزی داوین پاچی جێبەجێ بکە بە تەواوەتی خۆی داپۆشی خەیر لەهن زۆر باشترە خەیر لەهن لە دنیاە یعنی خەڵک بە چاوکی گەورە سەیری دەکا ئەتو دایە حاجێکی دەبینی چەفێکی جوانی لەبەرە تاو خۆی داپۆشتێ تەسبیحی لەبەر زکری دەکا چەند فەرقیە لەگەر ژنەکی بێ سەر و بەر و یعنی وەکو منداڵک تەسەڕوف کاتن لۆیە والله سەمیع عەلیم خوای گەورە بیسەر و زانایە بە هەموو کردەوەکانی ئێوە سوود و پەندەکان یەکەم خوای گەورە بەڵێنی گەڕانەوەی شکۆ و دەسەڵات بە مسلمانان دەدات بەو مەرجەی لەسەر ڕێگا و ڕێبازی پێغەمبەر و هاوەڵام بن اینجا وەکو ئەوان شکۆمەند و گەورە و بە ڕێز و دەسەڵاتدار دەبن خاڵی دووەم
ڕێز و شکۆ و گەورەی مرۆڤ لە بەرپابووری ئاینی پیرۆزی ئیسلامدایە تەنها لەژێر سایە و سێبەری حکمی خوا خەڵک ئارام و ئاسوودە دەبن و بە مافەکانی خۆیان دەگەن. خاڵی سێم کاتێ خودای گەورە سۆز و میهرەبانی خۆی دادەڕژێت بەسەر بەندەکانی کە ئەوان بەرەییان کە ئەوان بەزەییان بەخۆیان دابێتەوە، یعنی لەو کاتێک کە ئەوان بەزەییان بەخۆیان دابێتەوە ئەوەش تەنها لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە و پێغەمبەرەکەی دەستە بەردەبێت. یعنی کاتێک کە ئینسان ڕەحم بەخۆی بکە ئەو کاتە خوای گەورە ڕەحمت پێ دەکا. کەینێ کو ئینسان ڕەحم بەخۆی دەکا ئەوەی خوا ئەمری پێکردی جێبەجێ بکە. خاڵی چارەم هەر کاتێ بێ باوەڕان بێ باوەڕیەکەیان گەیشتە ئەو ئاستێکە دەسەڵاتی خوددایان بەسەر دابشتێت ئەوە لە لووتکەی لوتبەرزی و بێواوڕێ بۆیە لێرەوە دەسەڵاتی خۆی نیشانیاندا. یعنی ئەو کاتێکەوە فیرعون تاغوتەکان ئەو پەڕی لوتبەرزی دەنوێنن دژایەتی خوا دەکەن لەو کات دەخوای گەورە هێز و دەسەڵاتی خۆی بەرامبەریان بەکاردەینی. خاڵی پێنجەم خوای گەورە نەخشە سازی ماڵ دادەنێت بەوەی کە پێویستە دایک و باوک خاوەنی ژووری سەر بەخۆی خۆیان بن و منداڵەکانیان لە کوڕان و کچان ژووری سەر بەخۆیان هەبن. هەر ژوورێک و کەسێک لە ئەندامانی خێزان خاوەنی شکۆمەندی و ڕێزی تایبەت بە خۆیان بن. خاڵی شەشە هەروەک بەندە و کەنیزە خزمەتی پێویستە خاوەن شوێن و جێگا و ڕێگای خۆیان بن مافی تەواویان پێ بدرێت. خاڵی هەفتەم لە سێ کاتدە سەردانی و هاموشۆکردن لە ناو خێزان و لە دەرەوەی خێزانیش پەسەند نییە مەگەر بۆ ناچاری بێت هەروەک تەلەفۆنکردن و هەراسانکردنی دەوروبەر بە دەنگەدەنگ و ژاوەژا و لەو سێ کاتەدا ناپەسند و نادروستە. خاڵی هەشتەم ئافرەتانی بەتەمەن کە جێگای مەترسینین بۆ ئارەزوو لێکردن دروستە هەندێک لە شیان بەدەر بخەن وەک قۆڵ و باسک و پێیان و ملیان بە پێچەوانەی کچانی گەنج و لاو. خاڵی نوێ هەموو کردارێک بە مەبەست و نیازەکەیەوە بەندە پاداشت و سزاش هەر بەوە بەندە کاوە بخۆداپۆشین گەورەترین بەندایەتی بۆ ئافرەتان پاداشتیان لەسەر دەدرێتەوە کاوە بۆ هەر ئافرەتێک ئەگەر بە تەمەنیش بێت بە مەبەستی دژایەتی فەرمانی خوای گەورە خۆی دەربخات گونەهبار دەبێت. خاڵی دەیەم وا تاکە مرۆڤ لە هەر تەمەن و ئاستێکدا بێت پێشەنگ بوو چاوساغ بێت کەوا بوو ئافرەتانی بە تەمەنیش ئەگەر خۆداپۆشەر و پابند بن بە فەرمانی خوای گەورە باشتر و چاکترە. ڕوونکردنەوە دوا ڕۆژ و سەرکەوتن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. خوای گەورە لە چەندین ئایەت و فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە بەو بابەتە دەکە یەکێک لەوانە خوای گەورە دەفەرمێ ولقد كتبنا في الزبور من بعد الذكر ئێمە لە دوای قورئانی پیرۆز پێشتریش لە کتێبی زەبوری داود پێغەمبەر نووسیتمان و بڕیارمان داوە أن الأرض يرثها عبادي الصالحون ئەو ڕوزەویە ڕۆژێک دادێ بەندە ڕاستەقینەکانی خوای گەورە لە ئومەتی پێغەمبەر دەست و دەسەڵاتی بەسەدا دەگرن. هەروەکو خوای گەورە دەفەرموێ يريدون أن يطفئوا نور الله بأفواههم ئەوان دانێ بە فووی دەوی خۆیان نوری خوای گەورە بکوژێنەوە ويأبى الله إلا أن يتم نوره بەڵام خوای گەورە ڕازی نابێ ئیلا دەبی نوری خوای گەورە تەواو بگاتە سەر جێبەجێبی تەواو بی وەلەو کەریهە الکافرون. وفرمودكاري بيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم إن الله زوى لي الأرض ده فرمي خواي قول الزوي لبو من ويك هناوا فرأيت مشارقها ومغاربها روش هلات وروش آوام ديد وإن أمتي سيبلغ ملكها أمتي من ده صلاتيان دقاتا هموش وينك ما زوي لي منها أويك لبو من وكاتوا وده صلاة زينشيني حكمي خوا دەگاتە هەموو ئەو شوێنانەی کە خوای گەورەواتە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوە یەک بست شوێن نامینێ حکمی خوای گەورەی نەگاتێ دەسەڵاتی ئیسلام تێیدا باڵا دەست نەبیتن. هەروەها پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ليبلغن هذا الأمر ما بلغ الليل والنهار ئەو فەرمانی خوا ئەو دینی خوای گەورە پەیامی خوا دەگاتە هەموو شوێنێک کە شەو ڕۆژی بگاتێ ولا يترك بيت مدر ولا وبر إلا أدخله الله هذا الدين. هیچ خانووەک نامینێ ئەو خانووە لە خش دروست کرابێ یان لە ڕەشماڵ نشین و لە مو دروست کرابێ ئیلا خوای گەورە ئەو دینەی خۆی دەگەیەنێت ئەو شوێنانە بێعیزی عەزیز یان بە سەربەرزی ئەو کەسانی سەربەرزن ئەو بذولی ذەلیلی یان بە سەرشۆڕی ئەوانەی کە پێیان ناخۆشە و دڵتەنگن بە حکمی ئیسلام عیزا يعز الله دین الئیسلام عیزەت و سەربەرزیەکی ئەو تۆ کە خوای گەورە دینی خۆی پێ بەرز دەکاتەوە وذلا يذل به الكفر وزلة سرشوريك كهمو كفري بي سرشور زليل لبيتن.
وهروها لفرمودي اشتري بيغمبري خاص عاصم كإمام أحمد رواياتي كدوة فرمي تكون النبوة فيكم ما شاء الله أن تكون حكم بيغمبراتي لنا ودمينته أو عندك أخوة بالرياري لسداه بمينته ثم يرفعها الله إذا شاء أن يرفعها خواي يقول للدعاء حكم بيغمبراتي نامين بوفاتي بيغمبر صلى الله عليه وسلم ثم تكون خلافة على منهاج النبوة لدواي نماني بيغمبراتي عند بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم خلافة زينشينيك دقر بيادة بي لسر رو دستور الريبازي بيغمبر صلى الله عليه وسلم لدواي أويش فتكون ملكا عاضة دا فرمي لدواي أو دا دبتا ملكاتي ودست بس دا قرتنيشي زور رشتو زوز بروشن لسر أو حكمة فتكون ما شاء الله أن تكون أو حكمة دا صلاة دارية ملكاتيا دمينيتو تأون دي خوا حسبك ثم يرفعه الله إذا شاء أن يرفعها لدواي أو نوع حكم جناميني ثم تكون ملكا جبريا لباشن هيتو دا صلاة دا بيت دا صلاة تشي دز بس دا قرتن فتكون ما شاء الله أن تكون بوشوي دمينيتوا ثم يرفع الله إذا شاء أن يرفعها لدوايدا أويش ناميني لكو تايدا كإستد صلاتي دز بس داقرتنا همو بنا مالي همو خلقا دس يم بس صلاتي حكم داقرتوا لهمو ملاطان لا يجولك لا قاول لا خلشيكيا أو حكمة همو جبرية عند بيغمرت من الدواي أوا ثم تكون خلافة عند دينيشين يقدقريتوا على منهاج النبوة بهمان أو زينيشين يسدمي صحابة كاني بيغمبر صلى الله عليه وسلم ثم سكت عند بيغمبر بيدن بو ومدوا بزوترين كات خواي قولة ساومان قج بكاتوا رومان قج بكاتوا بو حكمي خواي قولة خالد ومالو خانوي مسلمان لقرآن بيروس همو جيال لبريك خانوي شايستي بخوي هيا وكلانا بو بلور مثلا كوريت لبو بلور وانا هي لانا لبو بالندا لانا لبو شير شاري ميلو شار لبو ميرولا شاري هنك لبو هنك مالك واروها مالك كان زيجي آرامي وآسودي مروفن وكو خواي يقول والله جعل لكم من بيوتكم سكنا خواي يقول لما مالكاني خوتان لبو ايوي جراية او مالانا شيني آسودي وآرامي لبو ايوان واروها افرد ما في خويتي خاوني خانوي شايستي خوي بيت هر آفرتك يعني كابرا اگر خيزانه چي بي اگر دوي هبي اگر سي هبي اگر تاري هبي دبي خاوني شويني زي كاي تايبتي خوي او آفرته وكو بيغمبري خوا صلى الله عليه وسلم هر خيزانك غرفو شويني تايبتي بخوي هبو الاسلام دم مالي هر كسك شكو ريزي خوي هي بويا تندين ياسي بو داندراو لو ياساني كشكو مندي مال د باريزي كم نابتي تكسك بتيتا مالي هيت كسك ببيدر كليدان يعني اگر كسك بسر ديوار يعني لبشتوي خانو يعني بسر باني بتيتا مالك او بيشيري امر فرماني خواي كريا خواي يقول فرمي وليس البر بان تاتوا البيوت من ابوابها تاكا او النيه وليس البر بان تاتوا البيوت من ظهورها تاكا او نيه لبشتوي مال بتي مالك ولكن البر من اتقى بلان بر تاكا اوي كانسان تقوى خواي يقولبك واتوا البيوت من ابوابها تاكا اويا لدرجاي مالي دياري كراوي خوي بتي مالك خالشتن مولد خواسن وسلام كردن بيويستا كسك دست مالك مولد بخواسي او السلام بك لكاتي تسونا جورا وخواي يقول فرمي يا ايها الذين امنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على اهلها اي باور دار النسنا هيز مالك دقل مالي خوتان حتى تستأنسوا حتى مولد وردقرن وتسلكتون جور السلام بكن لسرخاون مالكا خالي سيم نخشينا ومال وخانو لقرآني بيروز وسنة بيغمبر جوري تايبت بجنومات وشكومندي او شوينة لناو انداماني خيزان يعني شويني شي زور قرنك زور بيوستا لخريتي قرآن كخواي يقول لومان بازدكا لا تدخلوا ليستأذنكم الذين ملكت ايمانكم والذين لم يبلغوا الحلم منكم 3 مرات يعني إذا لتشيب خوازن جوري دايكو باو كواتا جوري دايكو باو شويني شي زور قرنقا كودت دائرة شي شويني بريوبر شويني شي تايبتا شوينك يعني تايبتا لشويني جدان الرقم يشي لبو داندرا
کەواتە ژووری دایک و باوکی ئەو شکۆمەندیە هەیە نابی هەر کەس بە کەیف خۆی بچی و بێ نا ئەو شوێنە دەبی پارێزراو بی خاڵیشتر ژووری تایبەت بە هەر یەک لە کوڕ و کچان کوڕ و کت کە تەمەنیان گەورە بوو نابی هەمویان لە بن یەک جێوبانیگان بنون لێ غورفە بوونن مادەم خانیت گەورەیە کوڕەکان لە غورفەیەک بەتەنێ کچەکان لێ بەتەنێ بن ئینسانە جێی لە سەلادەتی کچە لە خۆی بە ئیسراعەتی خۆی دەوێ بنوێ کوڕە جاروێت شۆرتەچی لەبەرە آخر کورێبی ئەو کچە جاعیرە و کوڕی بەو شێوەی بینتن لۆیە خوای پێغەمبەری خوا دەفەرمێ مروا ئەولادەکم بالصلاة وهم أبناء سبع ئەمر بە منداڵەکانتان بکەن لە کاتێک کە تەمەنیان 7 ساڵە نوێژێ بکەن واضربوهم عليها وهم أبناء 10 سنين كتمانيان قيشت 10 سال لي بدن لسنويجه وفرق بينهم في المضاجع لدواي 10 سالش جي نوستنيان لبويان ديا بكنوا دياري كني شوينش تايبت بنويش كدن لناو مال لناو خريتي مسلمان دبي شويني تايبت هبي لبنويش عتباني كري مالك هات خدمة بيغمبري خوا فرمي يا رسول الله پێغەمبەری خوا کە چۆن ماڵی فەرمووی یا ڕەسوڵ الله عەز دەکەم شوێنێکم لۆ دیاری بکەی دیارە خانیش تازەی کڕیا دروست کردیا وتی شوێنێکم لۆ دیاری کرد لە کوێن دەربکەمە شوێنی نوێژی خۆ پێغەمبەر فەرمووی ئەینە تحب أن أصلي لك من بيتك چێن دەر لە بۆ تو گونجاو نوێژی تێدا بکەم ها کاتێک کە نوێژ دەکەی دەبی شوێنێکی گونجاو بی ڕسمی تێدا هەڵواسرابی و شوێنێک بی دەنجی تەلەڤیزیۆن و مۆبایل وکەینە شوێنی نوێژە دائیمە شوێنێکی لاتەب هێمن و ئارام و ئاسوودە لەوێ نوێژەکەت دابەستە ها دەفەرمێ قال فأشرت إلى مكة والله يا رسول ئێرە شوێنێکی زۆر گونجاوە فكبر النبي پێغەمبەری خوا الله أكبر نوێژ دابەستن کرد وصففنا خلفه ئێمەش نوێژمان لە دوو پێغەمبەری خوا دا صفمان بەست فصلى ركعتين دوو ڕکعەتی لە بۆ ئێمە کرد سەبارەت بە ئاودەست يعني شوێنی بەجێگەیاندنی قەزای حاجەت لەوێن دەریش پێغەمبەری خوا لە بۆمان دیاری دەکات خەریتەی مسلمان دەبی نابی ئاودەستێکی ڕووی ڕۆ و قیبلە بی نابی لە شوێنێکی وابی ڕۆ و ماڵ بی شوێن ڕۆ و خانیەکی بێ بەرامبەرتە نا ها پێغەمبەری خوا دەفەرمێ إذا جلس أحدكم لحاجته ئەگەر کەسێک دانیش لە شوێنێک لە بۆ قەزای حاجەت فلا يستقبل القبلة ولا يستدبرها با مرافقەت ئەگەر لە ماڵیش بی ڕۆ و قیبلە نەبی پشتی لە قیبلەی نەبیتە ئەوە بەتایبەت لە سەحرایە بەڵام خۆ ئەگەر لە ماڕیش ئەو ڕەچاو بکرێ شتێکی باشە و شتێکی خراپ نییە خاڵی سێم سەبارەت بە خۆداپۆشینی ئافرەتان حكم خدا بوشني آفر القرآن بيروس خواهي يقول فرمي وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى أو أمر فرماني خواهي يقول كآفرتان دبي نابي خويان برازي النوا هل وكو خواهي يقول فرمي وإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب آفرتان أقد داوشتتيان ليكردن لبشتي پردوا پرسیاریان هەبوو داوایشتەیان لێکردن ئەوە باشترە لە بۆ کەسانی دڵ نەخۆش هەروەکو خوای گەورە دەفەرمێ یا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين ئەی پێغەمبەری خوا بە خێزانەکانت و بە کچەکانت و بە تێگڕای ئافرەتانی ئیمانداران فەرمانیان پێ بکە یودنین عليهن من جلابیبیهن با ئەو چارۆگانەیان بەسەر خۆیان دابدەن ذلك أدنى يعرفن فلا يؤذين ئەو باشترشتە لە بۆ ناسینەوەی ئافرەتی دینداری داوین پاک هەتا تیر و توانج و قسەیان پێ نەوترێ وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بەو شێوەیە هاتینە کۆتایی دەرسی وانەی سێزدەهەم ومێدەوانین خوای گەورە لێمان قبول بکە خوای گەورە بیجێڕی بە توێشی و ڕۆژەی قیامەت